وكي نور الظلمات وبراكان واي وكي دارا وكي دارا أنبالك أنك وأنبق وبراك وشك دلالك وشك دلالك الزرمنيا والزنيا جان بربرا كم بقوا زنيا كم خميس زنيا كم خميس أجن فكرة وكم بقوا برا لعمر مكمي لعمر مكمي ورزارة كان قراغ جان أدوالا كان بقوا قراكي درمانا قراكي درمانا کەلی سەڵباتوو بەدەم قەتاری گەرمیانەوە لەگەڵ سۆزی سوێسکەکان ئەگەڕێتەوە ئەڵێ پیاوێک بوو ناوی شێخ ئیمام. شێخ ئیمام لەو هەردانە لە خەڵوەت و زیکری عیرفانی ئەڵڵایە بوو، بەڵام میری گەورەی میرنشینی زەنگنا میر اسماعیل ئەیدۆزێتەوە و کەنیشێکی خۆی پێشکەشەکە. واتە زەنگنە ئێستا خاڵوانی شێخانن. حەوت کوڕی ئەبێت، کوڕەکانی بە ناوچەی قارکەرەمە بڵاو ئەکاتەوە. دوو لە کوڕەکانی سێ لە کوڕەکانی یەنە ئەم ناوە کە ئەمە شاخی سەڵباتووە، سەڵباتووی کوردەواری. لێرە گوندی قەشقا واتە سپی، قەشە واتە سپیکردنەوە، لێرە ئاوەدان ئەکەنەوە بەر لە 350 بۆ 400 ساڵ بەر لە ئێستا. گوندی وێڵش کە بەرامبەر بە منە ئێستا ئەو گوندەش ئاوەدان ئەکەنەوە. ئیدی شێخان لێرە 17 ئاواییان هەیە لە ناوچەی قارکەرەم لە کەرکووکی کوردستانەکەم، لە خورماتووی کورد و کوردستانەکەم. ئەم زانیارانە سەرەتاین وەرن با بەیەکەوە قەڵەمەکە لە گیرفانی سەڵباتوو دەربێنین و مێژوو بنووسینەوە، بچین بۆ لای قەشقەیەکان، گوندی قەشقا، ئاوای قەشقا. لەوێ لەگەڵ جوتیارەکان خۆیان بدوێن و خۆیان باسی خۆیان بکەن و خۆیان باسی ئەو نەهامەتی و ئازارانە بکەن کە بەسەریان هاتووە. مێژوش لێرە زۆر گرنگە، زۆر. من دەستی مێژوو ئەگرم و ئەیهێنمە ناو ماڵەکانتانەوە. ئەگەر ئێوە ئامادەن ئەوە خۆم و گاڵۆکەکەم، خۆم و گۆچانەکەم ئەوە هاتی. ناحی قارکەرەم 50 کیلۆمەتری باشووری شاری کەرکووکی کوردستانە و 53 گوند لە سنووری ئەم ناحیەدایە. بە ناوی قادری کەرەمبەک سەرۆکی مەزنی هۆزی زەنگنا کوڕی میر حەسەن کە یەکێکە لە میرنشینەکانی میرنشینی زەنگنا کە میر اسماعیل لە ساڵی 1615 زاینی دای مەزران بوو، پایتەختەکەشی لە ئاوایی قەیتول بوو. لە ساڵی 1935ەوە قارکەرەم کراوە بە ناحێ و سەر بە خورماتووی کورد پارێزگای کەرکووکی کورد بووە. وڵاتی شێخ حەسەنی قەرەشێواری بەرزنجی و حوسەینی قادریە کە لە ساڵی 1941 لە کەرکووک هاتووەتە دنیا و لە ساڵی 1904 لە قادرکەرەم کۆچی دوایی کردووە. ئاوای قەشقی بناری جەوەڵ سەڵواتی یەکێک لە گوندەکانی سنووری ناحی قارکەرەمە. مێژووکە ئەگەڕێتەوە بۆ ئارابخای کەرکووک و گۆتیەکان. دوو شوێنەواریان بە بەیانی ژمارە 4 1950 لەلایەن حکوومەتی عێراق و دەستنیشان کراوە و بووە بە ڕەسمی. شێخ ئیمام کە لەنەوەی حەزەتی عیسا بەرزنجی کوڕی سەیبابە عەلی هەمەدانیە هاتوۆتە ژاڵی مەملەحە و لەو هەردانە خەڵوەتی گێڕاوە. لەبەر پاکی و زاهیدی میر اسماعیل بەگ میرنشینی زەنگنا کناچەیەکی خۆی پێ ئەبەخشێ و کناچەیەکی تریش بە حەقی بەگ سەرۆک هۆزی داوێ کوڕێکی ئەبێ شێخ ئیمام، ناوی ئەنێ عەبدوڵڵاه. باپیرەی واتە میر اسماعیل کە گەورە ئەبێ پێی ئەڵێ لە تەک موریدەکان تا بچۆ ئەو قەشایی بناری سەڵواتی ئاوان کەرەوە.
ئەمە بە زمانی ماچۆ پێیێژێها ئەویش ئەچێ قەشایە واتە زەوی چەرمی یان سپی ئەیکات بەگوند و لەوە قەشایە بۆ بە قەشقە واتە نزیکەی 350 ساڵێکە ئاوەدان بۆتەوە یەکێک لە نەوەکانی ئەم شێخە سەی یوسفە حەو کوڕی بۆ لێرە سەی خێر و فەقێ محەمە و سەی مەحموو سەی هەباس و سەی هەیاس و سەی ئیمام و سەی ئیختیار لە وێڵە بڵاو بوونەتەوە بەناوچەکەدا واتە وێڵە مەڵبەندی سەرەکی ئەم شێخانەیە دوو بنەماڵی تریش بە ناوی ئیسماعیل ئەحمە و ئەحمە ئایش لە قەشقە جێگیر ئەبن ئەمانە لە ناوچەی هەکز و ئەو ناوە هاتوون بەڵام هەموو ناوچەکە و گوندی قەشقەش بە شێوەزاری ماچۆ زەنگنانە ئێستاش قسە ئەکەن بە هۆی کاریگەری مێنشینەکەی زەنگنەوە ئەمانە شێخان و بە ماچۆ قسان ئەکەن مامۆسا دارا و مامۆسا سعدی مەلا محەممەی ڕوحپاکی قەشقە و ڕەمەزانی زیندانی سیاسی ئەم تەوەرانە بۆ من پشتڕاست دەکەن و ئێوەش گوێڕادێرن با سەرەتا لە ناوچەی شێخان و قارکەرەمە دەست پێ بکەین و وە مامۆسادارە بڵێن مامۆسادارە با سەرەتا لە ناوچەی شێخانی قادرکەرەمەوە دەست پێ بکەین ناوچەی شێخانی قادرکەرەم چەند گوندە ناوچەی شێخانی قادرکەرەم حەفدە گوند ڕەحمەت لە باڵێ سنوورەکەی لە کوێ بۆ کوێیە سنوورەکەی لێرەوە سەڵباتووە بەڵێ لە خوای شۆ تا نێزک حدود نەوجول و دووس خڕماتوە ڕوات بەڵێ لێرە شۆوە بنارگلمان هەیە بنارگلی بەڵێ شێخان نییە بەس سنوورمانە سنوورتان لەم لای شۆ بۆ هین عەلی مستەفا و شێخانی ناوچەی قادرکەرەم لە خوارەوە بۆ بزان مامە سعدی چێڵێ بەڵێ بەڵێ شێخانی ناوچەی قارکەرەم بەشێکیان لە شێخ حەسەنی قەرەچێواری بەرزنجی قادری بەڵام بەشێکی تر لە شێخ ئیمام ئەم شێخ ئیمامە کێ شێخ ئیمام لەنەوەی شێخ عیسا و شێخ موسای بەرزنجی بەڵێ ئەوانش لەنەوەی ژاڵەی مەملەحە دانیشتووە خۆم چوومە من و غەریب لۆڕی چوینە سەر قەبرەکەی دوو قەبرەوەیان ئەمان شێخ ئیمامە ئەویان وتیان خێزانێتی بەس نازانم ئەبێت ئەوەشیان ڕاستە فەرموویت باشە ئێوە ئەوان تەریقەتی قادرین ئەی ئێوە ئێمە تەریقەتی ئێمە قادرین ئێوەش قادر ئێمە قادرین بڵێ باشە تەریقەتی قادری تەکی بووە باشە مامۆسادارە با ئەوە لێ پرسم لێرە حجرە هەبوو لێرە حجرە هەبوو بڵێ لە ساڵی سیەکان و چلەکان لە ساڵی لە چلەکان حجرە بووە نازانیت چ مەلایەک دەرچی وتۆتەوە بەڵێ مامۆستا مەلا محەممەد مامۆستا مەلا محەممەد چی مامە سعدی منە باوک کاک سعد هەزار ڕەحمەت لە تۆ لەویش هین بۆ دوای جەمەلا ئەحمەد سەی حوسێن بەڵێ ساڵح مختاریش حجرەی هەبوو لە فکرمە باشە من بیستمانە لە ساڵی 1942 لێرە ژوورێک کراوە بە قوتابخانە لە سەردەمی شاکر فتاح کاک دڵشاد لە ساڵی 1942 شاکر فتاح بەڕێوەبەری ناحی قادرکەرم بوو ئەمە گومانیتیانی بەڵێ هەوریدا چەند قوتابخانەیەک بکات چەند خوێندنگای بکاتەوە بە ناوی خوێندنگای شەو اینجا لێرە قسەی لەگەڵ خەڵکی قەشقە کردبوو لەسەر تەکلیف لەسەر مەسروفی خۆمان ژوورێکیان دروست کرد 1955 بەڵێ لێرە مەلا محەممەد لەسەر پارەی ئەهلی قەشقا قوتابخانەیەکی دروست کرد بەس ئەو ساڵە حکومەت عێراقی تربیە هین بوو معارف و دایری معارف لە کەرکووک موافقی نەکرد ساڵی 1956 مامۆستا مەلا محەممەد 56 تەعیین بوو بە محازر بەوانە بێش مانگی بەدەدینا کەواتە مەلا محەممەد قەدرێکی زۆری هەیە بەسەر وانە زۆر شتی هێناوە بزانام ئاشەکەش ئەو هێناتی ئاشەکەی ساڵی 1950 کەوتە گەر کەوتە عیش ئەی کچک لە کای خوێنەتی بڵێ کچ لە کای خوێن لە 56 قوتابخانە کراوە تیا بوو دا ئەوم بۆ بدەرز مامە سعدی مامە سعدی عەبدوڵڵای کوڕی شێخ ئیمام بەڵێ ئەم عەبدوڵایە لەو بەر لە قەیتولەوە میر اسماعیل وتەتی بڕۆ بوو ئەو قەشەیە بە خۆت خار دروست لەگەڵ مدیرەکانتە لە مدیرەکان بڵێ ئەوە چۆن بوو ئەوە بە حقەتی وا ئێمە مسلسل لە ئابا ئەزادمان وەرمان کردووە هاتووە لە هینەوە هاتووە لە
قراخەوە هاتووە بچێ بۆ زیارەت بۆ شعبدقادری گەیلانی ڕاستە لە کەرۆزێکە لە لای قبرستانەکەی کە جەنابەت بینیوتە لە خوارەوە لەو کەرۆزا بووە شێخی مامە فەرمووی شێخی مام خۆی و خوشتێکی چەند ڕۆژێک لەوێ ژیاون مەڕووماڵات بەو ناوا چووە مەرێک هاتووەتە کاربەزەکەەوە دۆشیوانە شیرەکەیان خوا ڕۆژێ دووان دوای دۆشەکە بێریەکە وتوێتی مەرێکت شیری نییە شیری نییە ئەو توێتی قەیتول قەیتول پایتەختی میرسمایل بووە نشینی زەنگەنە کە هاتوون سەریان کردو ئەو پیاوەی تایە ئەمانە ئەویش وتوێتی تۆ چی تو ئەمانە وتوێتی من سەید خلای دەبتەوە ڕۆم بۆ بەغا و زیارەت و ئەمانە ئەرێ باشە تۆ کە سەیدی من کچێکم هەیە ناساغا شێتە ئەتوانی بۆم چاک بکەی وتوێتی خوا چاکی ئەکا ئیشەڵڵا توێ دەوەرە بۆم چاکە مەڕۆ هەتا دوعاە دوانم بۆ ئەکەی چی ئەگەمە کچەکە هێنێتە لای کچەکە هێنێتە لای ئەویش وەکو قسەی کچەکە ئەرێ هیچ شتێکی پێم ناوت هیچ شتێکی پێم تەنها ئاها نوێژیە کرد دەستی پانە کردەوە لەخوا لە پاشی چەند ڕۆژێکە لە هۆشماتەوە من بۆچی وا ڕوتم بۆچی وامچی کە هاتنەوە سەریان لێداوتی بمبەرەوە چاک بووە یعنی ئێستا زەنگنە خاڵوانی ئێوە خاڵۆی حەقی ئێمە وابزان حەقیبەکیش سەرۆکی عەشیرەتی داوێ کچێکیاوە باشە ئەم قەشەیە هینی ئەم قەشەیە چییە؟ قەشانی سپی عەرز دەکەم قەشە لەو بەرەوە سیرکە ئەمە وەختی خۆی ئەم ڕێگایە لێرە دووسێ ڕێگای دێتە بان ڕێگای کاروانی کرماشان بووە بۆ کەواتە کاروان شەرا بۆ ئێرە ئەمجا ئەو ڕێگایە کاتۆ دەبان ئەوەنەی وڵاخ پێ هاتووە کردووە سپی چوەتەوە لەو بەرەوە توێتیان ئەو قاشقاشانە ئەو قاشقاشانە لەو قاشقاشەوە بوو بە قەشقا باشە ئێوە بەرەی سەیوسفن وانە بەێ حەوت کوڕی هەبووە بەێ چەند کوڕی لێرە ماوەتەوە نازانم چەند کوڕی لێرە ماوەتەوە بەڵامکی ئەوەی لێرە ڕۆیشتووە هیچ دوای نەکەوتوین بزا بۆ کێ ڕۆیشتووە ئەمانە بە حەقەت چەند لێرە ماوەتەوە لێرە پێنجی ماوەتەوە پێنجی ماوەتەوە زۆر باشە ئێوە مامە سعدی ئێوە بە زمانی ماچۆ قسە ماچۆ ئێمە زبانی دایک ماوەرگدووە زمانی دایکان زبانی دایک ئێستش قسەی پێ دوای وەختە ئەو کاتە ئەم زمانە ئەم وڵاتە چۆر بووە هەر ئەو میسمایلە هاتووەتە ئێرە هەر زەنگ نەبووە بەڵێ بەڵێ ئەم ناوە لەژێر سای زەنگ نەبووە دە باشە ئەوم بۆ بەرەدەست کاک ڕەمەزان سێ ڕەمەزان سێ ڕەمەزان لە ساڵی 1916 ئاوایی قەشقەی بناری سەڵباتوو یەکەم قوربانی هێنێەوە ئەویش ئەوەیە لە سەفەربەلەکی عوسمان لێ داگیرکەرەکان یەکێک لە ئێوە ڕۆیشتۆ نهاتوتۆ بی بەلای دەمت محێدینی ناوە ئەوە یەکەم قوربانیتان بووە وایە لە ساڵی 1970 حەوت قوربانیتان هەبوو لێرە نازانم حکومەت هاتووە ئاگری تێبەرداون بەڵێ تەقیا کردو ئاگرتیا بە ئەو حەوت ماڵە هەر حەوتی بە مناری ساواش و یعنی تیاستوا بۆتە قوربانی پێش کێ بوو نازانیوان چییە؟ ئەو نەوانە عەبدڵای حاجی حەسەن بووە نەزیرەی ئەمیر ڕەشید بووە عایشەی حاجی حەسەن بووە نیگار عەبدولقادر بووە سەمیرەی حاجی عەلی بووە کچێکی تری با بڵێن ئەمین ئایشە کچێکی تری سوتاوە ئێوە جگە لەوەی کە ئەو هەموو قوربانیەتان هەیە بەڕاستی سوپای قوربانیتان هەیە یعنی ئەبێ خەڵک لێرە تێپەڕێ سەری تەعزیمتان بۆ دانەوێنێ سەری نەوازشتان بۆ دانەوێنێ جگە لەوە زیندانی سیاسیشتان هەیە بەڵێ چێ یەکەم زیندانی سیاسی ئەم پیاوە بۆ لە 1970 بووە ئەم مامە سعدی بەڵێ دوای ئەو لە 1970 خوا ئافریکا ئەحمەد مەلاکەریمان هەبووە حاج عەبدولقادر خەلیفە بەڵێ باشە لە ساڵی 85 حکوومەتی بەعەز پەلاماری ئێوایە 5 کەس لێوەگری 5 کەس یەکەم کەسمان مامۆستا ئیسماعیل بوو لە قادرکەرەم لە کاتی چالاکیەکە گیرا بەڵێ دوای ئەو لە مانگی کۆمەڵە بوونیەوە هەمووی کۆمەڵە بوو لەبەرەوەی دەیەکە خوێنەوار بۆ زۆر بەلای کۆمەڵە بوو لە مانگی 85 من خۆمێکێک بووم لەوانە نەوزاد حەیدەر بوو ئازاد سعید بوو ڕێبار کاکە حەمە بوو ڕێبار کاک ئەمانە ئێوە گیران پاش تەعزیبێکی زۆر حکمی ئەبەد حکمی مؤبەدرن چەنە ئازادکران لە 16/9 عەفەکەیدا لە 14/9 هەمومان ئازادکران باشە جگە لەوەی خۆت زیندانی سیاسین پێم وابێت دوو برات شەهیدە بەڵێ برایەکم 83 لە
کە جێش هجومی کرد بۆ ئەم دێ 3 کەسیان شەهید کرد بەنا براکەی من مەهدی بێکەس نەجمەدین محەممەد قادر مستەفا ئەمین ڕەشید زەن و زەنگنە و داوێ و شێخان ئەم چوارتایەفەیە ژنیان کوێخان ئەمە باسێکی بربڵاوە لە مەملەکەتی سەڵبات و بنارگل و داوی و شێخان ژنەکانیان شان بەشانی پیاوی قەشقا هەر لە جوودکردن و کە جوودکردن وەگا و قاتر هەتا تۆمۆشاندن و درە و گێرە و ڕەنجدەری هێز و بازوو بوون وێڕای سەپانی و وەرزێڕی و مەڵۆنانە و شەغرە تەونیان کردووە لە مووی بزن و خوری مەڕ و بەرگنی بەرخ هەموو پێداویستی ڕایەخ و فەرەنجی و کوڵەباڵ و کڵاوی لبا و لبای ڕاخستن و گۆرەی و پوزەوانیان چنیوە و ڕستووە هەموو خۆراکێکیش بۆ خۆیان بەرهەمێنێناوە واتە ئاسایشی خۆراکی خۆیان دابین کردو و پاراستوشە هەر لە دانەوێڵە و برنج و نیسکوونەوە کە تا ئەگاتە بەدالێ و ڕۆن و بەرهەمەکانی شیر لەگەڵ ئەمانشدا بە قوڕوێرای دروستکردنی خشت و خانوبەرەی بۆن خۆش تەنووری نان و مەقاڵە و کەنووی ئاردیان دروست کردووە بە شێوازی خۆیان خۆراکەکانیان پاراستووە ئاگردانیان بۆ مەنجەڵی مز دروست کردووە وەرزانە مزگەر چۆتە ئاوایەکان و مەنجەڵە مسەکانیان سپی کردووەتەوە لۆکیان چاندووە لێفە و جلو بەرگ و دۆشەکیان پێ دروست کردووە لادێ یان گوندەکانی کوردستان کۆمەڵگەیەکی بچووکی بەرهەمهێن بوون لە پاڵ ئەوانەشدا هەمیشە ماڵوێران و لانەواز و کوڕکوژراو بوون هەرچی مەینەتی هەیە بەشی ژنان بووە لەو ئازار و خەمانە لە قەشقا لەگەڵ هەر ژنێ ئەدوێی بە پەنجە قڵی شاوەکانی دەستی قوربانی برا و باوک و کوڕ و هاوسەرت بۆ حساوەکە بابچینە خزمەت تا نەزیرە و تا جەیران و ئەندازیاری کارەبایی کاکە نەوزاد عەلی لەو باسانە بدوێن و سەرەتا لە تات نەزیرەوە دەست پێ بکەین و پێی بێژین 40 ڕۆژ پێش ئەنفال لە ناو حەوشەکەی خۆتان بەیانی زوو بوو وایە ئەرەوەڵا بیانی زوو فڕۆکە پیا بوو چی کرد وڵا فڕۆکە پیا بووی تە دیەکەی بردومان کرد بەو لایە ئاهات بیانی زوور پشتی لە خۆرەکە ئەبوو دایمە لە ئاوایی قەشقە بەس باوکە شەید بوو باوکم بەس باوکم هەزار سڵاوی لێ بێ برایەکی گەورەشت هەبوو لە ساڵ ناوی عوسمان بوو لە ساڵ 74 بوو وابزانم لە کۆ شەید بوو لە سەی سایق لە سەی سایق شەید لەگەڵ کێ بوو لەگەڵ معاون شێم حەمە بوو ئیتر کەوتە دەست حکومەت جەنازەکە یانیش لە سلێمانی لە بەلەدیە ناشتیان دوای ئەوە دایک و باوکم ئیتر بە دزی حکومەتەوە ئاوە ڕۆشتن لە سەیوان ناشتیان ئیستەیش لەوەیە سلێمانی شاری سلێمانی ئەرەوەڵا ئیستەیش لەوەیە برایشتە بوو نای فەلاح بوو فەلاح ئەو چی بەسەر هات ئەوش ئەنفالە خێزانەکەیەتی دانیشتووە سڵاوی لێ بێت باشە هاوسەرێک هەبوو بڵێن هاوسەرەکەت ناوی سەلام بوو سەلام قەشقیان پێوت لە ناو پاسەکانە کە ئەیان بن لە قارکەرەمەوە بۆ ئەنفالیان بکەن پەلاماری ئەسکەرەکانەیە ئەمە ڕاستم قسەیە بەێ ئەو خۆی ئەزانی چی خۆی لە کەرتی چواری جەباری لای مامەڕیشە پێشمەرگە بوو ئازا بوو زۆر ئازا بوو ئەجاکە ئەو کاتەیش لێرە بووین تیارە ئاهات ئەرپیچیەکە دەبانشانیەوە و لە تیارەکەیدا لە ناو پاسەکە چی کرد لە ناو پاسەکەیە ئیتر ئەلەوێ تعدایان لێ کردبووین ئیتر بە هاوڕێک و توتی ئێمە قبول ناکەین بەم نەوەرە با خیرەتما بێ ئەوە با خیرەتما بێ پەلاماری شورتەکانی دا و چەکەی لیسن چەکەی لیسن و کوشتی ئیتر خۆیانی شە لەو جێگایە ڕەمی کرد هەلەو جێگایە هەزار سڵاوی لێبێ هەلەو جێگایە ئەرەوەڵە هەلەو جێگای تاجی سەرسەری ئێمەیەدایە باش ئەو بۆ بدەرێت دەست هێنە میمی جەیران میمی جێران ژیان لە ئاوایی قەشقا لە بناری سەڵبات و لە ناحی قادرکەرەم لەسەر چی بوو جاران وەڵام لەسەر فەلاحەت بوو فەلاحەت چیە کریا لێرە وڵا گەنمە کرا و زۆر کرا و بیێستانە کریا و ئیتر ئەوانە کریا تۆزوی بەر لای دەمتەوە وێنەگرەکان واڵێن ئەوان ناکرات ئەی تەو نەکریا ئەرە وڵا چیتان نەکردەوەن وڵا بەرەمانە کردوایتەوە چوار و هەک بە هۆڕوانە کریا ئەوانەکە مەڕووماڵاتی باش هەبوو باش هەکە بەش خۆی بوو ئەوەی
ئەو دەمە بەر ئەو دەمە هەر کەسێ هین خۆی بیبیوە نەشیبی وەڵا کاروانێک کرا بۆ هەورامان و ئەرە وەڵا بە چەند کەس ئەڕۆی چوار پێنج کەس ڕۆیشتنیتر هاو بیلامانەوە کەروباریا هەر بە کەروبارە چون بۆ هەورامان چون بۆ خورماتووی کورد و بۆ کەرکووکی کوردستان وانە ئەی تۆ چێت ئەلفالە دامامسادەشا من خۆم و برایەکم براکەم گراوە کتێبەکە کووە بەڵێ بەڵێ کوڕێ بیژان پارە بەڵێ کوڕێکت ئەلفا لە ناوی یاسینە برایەکەت حوسێن عەلی ئەویش ئەلفارە هەر ئەوەنەت ئەلفالە ئەی شەید منیە بەڵام کوڕێکی چاکە هەیە حەسەن مەلا نووسەرە لە ڕۆژنامەی کوردستانی نوێ ئیشەڵا خوا تەمەنی درێژکاوم بۆ بەرە بە ئەندازیار کاکە نەوزاد گیان من بزانم ئاوای قەشقا 102 ئەنفال کراو بەڵێ 33 شەهید ئەم هەموو ساڕوخەکان یعنی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش مامی بچووک کا قوبات چی داوالیەکەی بۆ گوندەکەت سەرەتا بە خێراتتانەکەم بۆ ئاوایەکەمان و هیوادارم بێت تەمایی خۆش و خێر و خۆشی بۆ دەڤەرەکە بووە گوندەکەمان بە پشتیوانی بە پێی ئەوەی من ئەندازیاری کارەبام و ئاگام لە کارەبای منتقەکە هەیە لەم ناحەیە ناحی قادرکردم تەنها هەشت دێکە هاوسنوورین دەیەکانیش هەردوو قوڵامکایی لە هەردوو قایتەوەنە قەشقە و یۆڵە گۆلەمە و ئالیاوە لەم سنوورەیە کە مەساحەیەکی زۆرە کارەبای نییە داوا لە بەڕێز کاک قوبات تاڵبانی ئەەکەین مامی بچووک کە ئاوڕێکمان لێ بداتەوە و ڕزامەندی لەسەر بدات منیش کارەبامان بۆ دابینی تۆ تەلەڤیزیۆنی گەری کوردستان دەنگ خاتە پاڵ دەنگی قەشقەیە بەڕێزە سەربەرزەکان شەهیدەکان شرایەک لێرە داگیرسێنن هەر لەبەر خاتی ئەو ئەلفال کراوانە کەلی سەڵبات و بەرامبەر بە بناری گل و هەردەکانی زەنگنە و لەکە لە دووری ڕا ئاشداخ لە تەماغەرقە و کەچی ئەشزانی ئەوە جەوەڵی ئاشداغە بەرزایەکانی بۆرەگاما و زریک و کەلی خرۆما قەشەنگە واش پێ ئەچێ قەشقا لە ناوی قەشەنگەوە هات بێ بانجەباری لە قەشقەوە دیارە مەلامەحەمەی قەشقە و مرد و جوامێر و قەڵا ئەبێ لە ساڵی 1940 نانی تەعزیە حرامەکە و لە ساڵی 1955 قوتابخانە تێرێتە ئاوایی لە ساڵی 1954 ڕادیۆیە کە پیان وتووە کەروجاژ ئەباتە قەشقە لە ساڵی 1950 مەکینەی ئاش کە بە نەوتی ڕەش ئیشی کردو و نەوتە ڕەشەکەشان لە بناری گلەوە لە کانی قادر و ئەو ناوە هێناوە لە بەغداوە ئەگەیێنێتە قەشقا بەڵام لە ساڵی 1930 لە شەکەمەردە ئاسیاوی ئەحۆلیان بووە هەر لەو ساڵەدا ژنێک بە ناوی هەمە کوڕانی حەق بێش ناوی خۆی سەیهەبین ئەبێ لە ناوچەی شێخان و زەنگنە و قارکەرم و سەنگا و ناوبانگی بیۆری و شێری و حەقبێژی و دلێری دەرئەکات ژن بووە ئەمان ژن ئەبێتە پشت و پەنای جوتیار و زەحمەت کێشان دەسوەر ئەدا بە جوتیاران و ڕەنجی شانی خۆیان نێن بە تەکێ و شێخان واتە ئەم دەستوری داوە کە هەرچی ڕەنجی شانی خۆیان نێن بە تەکێ و شێخان و ئەمانە بەڵام حەیف ئەو دەمانە لە ساڵی 1930 ئەو ناوە خەڵکی هاان لەم ژنە لە دۆڵی ماڵی حوسێن و ماڵی مەلاوەهاب بەبەرد ڕەنجمیان کردووە و حەیف شەهیدیان کردووە ئەمە وا ئەڵێن هەموو ساڵێکی ژنەورۆزیان لەبان تەپەچەڵە کردوێتەوە بە تیشکی ئاگر هەردەکەیان ڕۆشن کردوێتەوە و پەیامی پیرۆزبایان بە جەواری و زەنگنە و داوێگەیاندوو و نەشتر ساون ناوچەی شێخانی قادرکەرم حەفدە ئاوایە و هەموو قەوم و خزم و بن ئامۆزای یەکدین ئەمەوێ بچمە خزمە سەی عومەر بەسەر ڕیشە چەرمیەکەی فرمێسکی باو کوژران و برا و کوڕکوژراوان ڕائژەنێ و سیروانی سەی مستەفا باز لە نەهێ نووری خەلیفە ئەکات کە بەخۆ و 5 کوڕ و 6 کچە و بڕێ کچەزا و کوڕەزاوە ڕۆیی هاتن بردیان هاتن گرتیان لەگەڵ 101 گەنجی قەشقا ئیدی بێسەر و شوێنکران لە ناو مێژووی پڕ
خوێن و شمشێر و تاوانی عەرەب. ئەرخەوانیش باسی شەیدەکانی قەشقە و کامیلی مەلاوەیسی ئەکا. با سەرەتا لە سەی عومەری ڕیش شەرمی ئاوایی دەست پێ بکەین و لی بپرسین. سەی عومەر بەڵێ بەس پێم بێژە سەڵواتی یانی چی؟ یعنی ئەو شاخی سەڵواتوە لە چی هاتووە؟ بەڵێ ئەم سەڵواتوە تەعبەن لە بەکر بەزەرانەوە دەست پێەکە وە ماچۆ پێم بێژە دەستمە کۆنش هەتا ملووە لە بانگۆلی وە دیمەرە مەلووە ئەینە سەڵواتیش نامە ئی سەڵواتیە کات کێش بڕێیانەیە گامانێ یانەیە کەم مەسەلەن پەر شیانە لانە ڕەشدەوار شابێ حیوان شابێ مەڕداری و ئانێ لە شانە بێ لانا بێنێ کۆمەرێک جەردەیژە ئامان کۆمەرێک جەردە ئامان لە نام جەردەکان لە نام هێشانەرە هینێکشا ئەرێنیان سڕیەکشا ئەرێنیان کە واسامانەوات بۆ سێوەبان سەرە حالیبیت بێسەیانەکان کە ئامانیەوانە بڕێت جەردە ئامانیە و میێوانی ئامانیە لیانە ئیتر ئاشالا کرد و تر خواردەمەنی باشە گەورەی جەردەکان واتەن شا سەڵاوات سەڵاوات لێدە گەورەی جەردەکان سەڵاوات بێ خەوتنە تەبانیانە هەمویان هین کردووە پاسە کردەوە کوشتیانە و مەڕووماڕاتەکەیان بردووە ئیتر حەچی پارۆپولیان بۆ بردیانە اینجا لە دوای ئەوە ئەم جەوەڵە بڕێتتر هاتووە هەر خەرکی مەسەرەن پێش ئێمە 500 ساڵ پێش ئێمە هاتوونە ویستیانە وتیانە ئەڕۆین لە سەروات و دانشین سەروات و بەناوات زۆر باشە. سەی عومەر لە ساڵی 1960 پیاوێک ئەلێرە شەهید بوو بەڵێ بە تۆپباران بەڵێ کێ بوو؟ ئەوە جێشێک هات کێ بوو؟ ئەوە محەممە عەلی سەید نووری بوو محەممە عەلی سەید نووری لە ساڵ 1970 25 1970 ڕژێمی بەعس و جاش و چڵکا خۆرەکان پەلاماری گوندەکەیاندا کێوکێ شەهید بوو ئەوەی مادیەوەوان مادی بێکەس بەڵێ ئەوە مادی بێکەس بەڵێ شەهید بوو ئەوە کادیری حزب بوو شەهید بوو لە دوای ئەوە سەید مستەفا هەبوو کابراکی مەعەوەقی عسکەریش بوو ئەو شەهید بوو نەجمەدینێک شێ کوڕ محەممەد سەیقادر بوو ئەوی شەهید کوڕیشی شەهید بووە نا کوڕەکەی قاچی بڕاوە قاچی بڕاوە مەعەوەق بوو قاچی بڕاوە لە ساڵ 1970 شاخەوان محەممەد عوسمان لەگەڵ حاجی ئەحمەد سەید ئەمین شەهید دەبن باپیر و کشەزا ئەمە ڕاستە؟ بەڵێ ڕاستە بەڵێ ئەوە فڕۆکەی باوکی تۆیە؟ بەڵێ باوکی مناوە فڕۆکەی ڕژێم هات لەو ساڵەیە دەستی کردە ڕەمی کردە باوکی من لە ناو ماڵ خۆیان شەهید بوو لەگەل شاخەوان ئەو کوڕ خوشکم بوو شکەنجام بوو. باشە ئەم پرسیارە لێکەم و من و تۆ خوا حافیز هەمە کوڕانی چێ؟ هەمە کوڕانی خوشکی سەیدەرێژ بووە سەیدەرێژ کوڕی سەید ئیبراهیم بووە یعنی ناوی هەمین بۆ ژن بەڵێ هەمین بووە بەڵام ئەڵێن ژنە ئازا و بەجەرگ ژنێکی لێ هاتوو زۆر ئازا بوو لە بان پیاوە کەڕەمێردەکانی شەوە بوو ئەو ژنە لێرە چراکانی شاخ مامەستەکانی شۆڕش لە ساڵی 85 کە حکوومەت خوێندگاکانی بردەوە بۆ لای خۆی شۆڕش یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی مامۆسایانی کوردستان ئەویان خوێندریان لە هەموو ئەو شوێنانی کەوا ڕزگار کرابوو یەزی پێشمەرگی کوردستانی تیا بوو دانرایەوە لای ئێوە هەبوو لە قەشقا؟ بەڵێ ئێمە 5 مامۆسای بەڕێزمان هەبوو پێشمەرگەش بوون و خۆبەخش لە گوندەکەمان مامۆسا غازی مامۆسا لوقمان مامۆسا لەتیف و ئەمانە دەرزیان ئەوتەوە لە گوندەکەماندا. باشە بچینەوە ناو ئازار و خەمەگەشەکان پشکۆکانی ناو ڕۆح هی قەشقە قەت خەفە نابێت کاکە سیروان چەند ئەنفالکراوتان هەیە گوندی قەشقە بەتەنیا 101 ئەنفالکراومان هەیە 102 نا 101 ئەنفالکرا و یەک ئافرەتمانیش ئەنفالە شووی کردە دەرەوەی گوندەکەمان ئەو ئافرەتە کێ بەتەنیا پورە نەهەیە شووی کردووە لە گوندی وەساخر ئەنفال بوو بەڵام 5 کوڕ و نازام چەند کچیشی ئەوان ئەنفالکراوە بەس پیاوەکەی ماوەتەوە هەموو مناڵەکانی لەگەڵ خۆیان بەر شاڵاوەکانی ئەنفال کەوتونە. چەند مامۆستا و خوێندکار ئەنفال کران؟
پێنج مامۆسامان ئەنفالە و کۆی گشتی ئەنفال کراوەکانمان لە سا هەفتای شادەی سی ناوەندی بەسەرەوەی من برایەکم منفالە و لە بەرەبابی خۆمان هەفتە ئامۆزا منفال ئەم سەی عومەرە برایەکی شەیدە بە ناوی کاک عوسمان برایەکشی ئەنفالە بە ناوی کاکفەلا باوکشی شەیدە و خوشکەزاشی شەیدە کوڕێکی شەیدە کاک ئەرخەوانێکێکە لە گەنجە پێشمەرکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆی گشتی شەهیدەکانی گوندی قەشقا جگەل لە ئەنفالکراوەکان چەند 33 شەهیدی قارەمانی ئێرە شەهید بووە لێرە من بیستم وتیان باوکی کاک ئەفراسیا و لە شوڕتەی کەرکووک کامیلی مەلاوەیسی زەنگە لێرە لە سەڵبات و شەهید بووە بەڵێ لە سەڵبات و شەهید بووە بەڵێ دوای تەرمەکان هێناوەتەوە گوندی قەشقا خەڵکی گوندی قەشقا مرد خەڵکی زۆر بەڕێزەوە ناشتویانە و ماوەی مانگێک لێرە ماوەتەوە و دواتر بردویانتەوە زێدی خۆی ئەمە بوو بە ئەوەی کە پەیوەندێکی باش لەگەڵی دروست بەڵێ زۆر ئێستاشەوە کاک ئەفراسیا و زۆر هاوکاربانە و زۆر حربەتمان نەگرێت باشە تۆ باوکت و دوو مامەت و برایەکت شەهیدە بەڵێ باوکت لە شو شەهید بوو باوکم بەر شاڵاوی ئەنفال کەوت هەزار سڵاوی لێبێ ئەی مامەت مامەم لە 83 جاشەکاندان بەسەر گوندی قەشقەیە بە برینداری بردیان بۆ قادرکەرم لە ناو لیوای قادرکەرم لەوێ بەهۆی برینداریەکەەوە گیانی لەدەستدا باش ئەی براکەت براکەشم بە هۆی بردومانی فڕۆکانی حزبی باسەوە باشە چەند کەس لە خێزانی تۆ شەهید و ئەفالە باوکم مامەیەکم شەیدە مەهدی بێکەس بەڵێ حەفدە کەسن آخر شەهید کە من بیستومە لێرەیەکێکە بە ئەلغام شەهید بووە بەڵێ ناوی غەریب بووە غەریب عەبدوڕەحمان ساڵی 2001 بە ئەلغام شەهید بووە من سەری ڕێز بۆ ئێوە دانەوێنم دوو کەسیشمان لە دوای 91 بە ئەلغام قاچیان بڕاوێکیان کامران ئەحمەد عوسمانە ئامەزام و کەڕوولاڵە سڵاوێکی تریشیان ناوی یاسین عەبدولکەریمە چاوی هەمووتان ماچەکەم بیدرە دەستین ئەڵە قسەیەکم ماوە ئەملا ئێمە مامۆستا غازیمان هەبوو خەڵاتی بەڕێز مام جەلالی وەرگردووە کە مامۆستای شۆڕش بۆ ئەو کاتە لەگەڵ ئەو شازام هونەرمەندێکی گەورە بووە وانە ئەوە شێوەکار بوو هونەرمەندێکی گەوری شێوەکار بوو بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە جانی لە ئەوە مامۆستا غازیە کۆچی دوای کردو من مامۆستا غازی لێرە دەرزی و تۆ غازی عەزیز کسرەیە خەڵکی گوندەکەی خۆمانە قەشقەیە مامۆستا غازی خەڵات ڕێز مام جەلالی وەرگردو مامۆستای شۆڕش بۆ بە خۆبەخش لێرە دەرزی بای شەماڵ تعنەی زڵفەکەی با بکاتەوە گوەنای وە گوڵان بگاشێتەوە بەڵای وەک نەمام بلارێتەوە من بایتر نەمێنەمەیامە کەنیشک و کناچەی مەملەکەتی زەنگە بەدەم قەتاری هەنسکەوە وە زمانی ماچۆیە ژن بە دیار شەوێکە قەتدا مەریشە ئەستێرەکانی تیا هەڵنەیات و بە بریسکە بریسک ختوکەی کانیاوەکان بن خوشکە تاساوەکانی شێخان بەدەم قوڵپی گریان و بەدەم حەسرەتەوە ماچۆیە ژن هەرچی مینای دڵمان هەبوو هەڵیان وەران جستیان شەقار کردین مەلای مزگەوتی قەشقە بەدەم سووتانەوە بۆ خوا بەدەم زیکری ئەڵڵاوە بە ماچۆیە ژێ ئەم هەموو نوێژیان بە بەرماڵەوە سووتان ئیدی هاپۆکان جارێکتر نایەنەوە بۆ نوێژ سوپای جەهلی عارەبان ئەم هەموو قورئانیان سووتان بە گەنجێکم و چاوەڕوانی چی ئەەکەی ئیتر گۆزەکان لە کانیاوی گوند نایەنەوە بەدەم شنەی وانە نازدارەکانەوە مامۆستای قوتابخانەی ئاوایی جارێکی دی زەنگوڵەی پشوو لێ نادات و تۆ بڵی خوێندکارەکانی عەرعەر بگەڕێنەوە تۆ بڵی جانتاکانی قەڵەمی تیاما بێ و بەشی یەک نووسین کە ئەویش بنووسن کوردستان باڵندەکان بەدەم نەغمەکێشانەوە ئەیان جریوان تۆ بڵی لەسەر ئەم کێڵگە و مەزرایانە تورەکەی پشتی جووتیارێک ببینم تۆ بۆ شوێنێ و لە پاشی ئەو دەنکە گەنمەکان تێرم بکە ئێستا ئەوان لە چاڵە گەورە پڕ لە قەوانە فیشەکەکانە بە جەماعەت نوێژی مەرگیان دابەستووە و لیان گەڕێن
کوردستان پێشنوێژیان ئەکا و فرمێسکیش چۆر ئاەتەکان ئەخوێنێتەوە بە خودای مەزن و پەروەردگار یێژن بە شێوەزاری ماچوو ئەوان ێژن خوددایە تاوانی ئێمە چی بوو خوددایە تاوانی ئێمە چی بوو بابچینە لای فوادی ئەنجومەن بزانین چیێژێ ئەوەی قەشقا لە ناحەی قادرکەرم لە کەرکووکی کوردستان و کوردستان کردی کشتتوکالیشمان ژمارە 20 باشە بە ناوی چەند جوتیارەوە بە لە کۆنا یا لە چلووسە لە 53 بە ناوی 17 جوتیارەوە ئێمە هەمومان ئامۆزاین بەر 5 براین لە 53 لە چلووسەوە بزان 53 بە ناو 17 جوتیارەوە باپی هەمومان ئەکا باپیرە گەورەمان یعنی من پێش 4 پشت پێش سەیدەمین و سمای لەحمە و علی مەڵاو لەگەڵ خەلیفە ئەحمە سمای لەحمەویش باڵە 6 بەرەباوی باشە هەمومان ئامۆزایەکی چەند دووەنم زەوی کشتتوکالیتانێ کۆی گشتی چەند دووەنم زەوی من بەتەن ئاڵێم بەتەن وڵات 200 کاڵگە کێڵگەمان هەیە ئەمە بەس بۆ چاندن بەراومان نییە بەراوتان نییە ئەمە هەمووی دەیمی بەڵێ ئەی لە وەرگا و پاوەن و ئەمانە ئەم وڵاتی ئەمە وڵاتێکی زۆرە لە 100 مەرعەیە مەرعەکەش ئەو شاخی سەڵباتوەتە لە 100 مەرعە یعنی هین هەمومانە بیست باڵێن 5,000 مەرعەتان هەیە 5,000 کشتتوکاڵێ زۆر باش زۆر چاکە لە خزمەت چەند کانیاوی تیا بوو کۆن لێرە کۆن هەشت نۆ کانیاوی تیا بوو من بیست ماڵێن لە چلەکان و پەنجاکان وانەیە هەشتا کانیاوی بەڵێ ئەو کاتە زۆر و پێش ئەنفالۆمانە هەفتەی تیا بوو بەڵێ ئیستا حالێن نۆ کانی ئاوی لێ هەیە لەخوا بەزیابی بەڵێ ئەی چەند کارێستان هەیە کارێز 5 ئەو کارێزکەتان پڕبوونەتەوە لە میلەکە و زمیسیا و باریکە و مامەلی و دواپرسیارم لە سەیفوان لە خزمەتە یەکەم پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شۆڕشی نوێ باڵێ کێ هاتە ئێرە لە کۆتای هەفتەوە کاکشەکەرین بەواجب بێتێن ئێرە بەس خۆیان بەواجب بێتێن ئەلانی شۆڕژ ناکەن دوای 6 مانگ دوایە سا لە ساڵی هەشتا کاگڕۆستم لەگەڵ 5 پێشمەرگاتی ئەلانی شۆڕژەکە زۆر باش ئەو مبدرەسەی تاسی فەرمو کاک تحسین بەر لە ئەنفالەکان ئێوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا کۆمەڵی پێشمەرگەی قارەمانتان هەبوو لەوان چەند ئەبوو ئەوە ژمارەکان سی پێشمەرگە لە ناو لە چتی پێک بوون لە تیپی پەنجاوێکی حەمرین و 57 سەگرمە پەنجاوێکی گەرمیان سەگرمە لەمانەیە بوون زۆر باشە ناودارەکانتانەوە مەهدی بێکەس و جەلال و سەلام ژمارەیەکی زۆر بوون هەمووی ناودارە پێشمەرگە تاجی سەری ئێمن باشە لە شەڕی داعش بڵێن چەتەکانی داعش پێشمەرگانی یەکێتی بەور ئاسا تیان کەوتن بەتاکید چەند بەشداری کردەوە ئێمە بەڕاستی وەکو لیوای شانزە بەشدارێکی زۆرمان کرد لەو منطقانە ئەسڵەن مەقەڕی لیواکەشمان لە دووز بوو خورمات و قوربان بەڵێ دووز خورمات و لە ناو مەتارەکە تەبەن مەقڕی لیوامان لێ بوو بەشداریکردنەکانشمان بۆ گوندەکانی دەوروبەری خۆمان بەڵێ لای پارەپارە لە گوندی سعد و وحدە بەشداریمان کرد لە گوندی سەربەشاخی گەور و سەربەشاخی بچووک بەشداریمان کرد لە کەندیناوە بەڵێ بزەبت لە گوندی زەرگەی 1 و 2 بڵێن گەورە و بچووک بەشداریمان کرد لە ئەو دیانە هەمووی پاکرایەوە وەکو لیوای شانزە بە کاملی و ئێمەش لە فەوجێکی لیوای شانزایە بڵێ سەی تحسین چەند پێشمەرگەتان هەیە ئێستا وڵا ئێستا ماشەڵا زۆر ئەگەر لە حدود 300 بەسەرەوەیە سڵاو لە پێشمەرگانی ئەو پێشمەرگانی هەموو کوردستان ئەوم دەردەست یاسین کاکە یاسین دوای ئەنفالە بەدناوەکانی عارەب ژمارەیەکتان لێرە مانەوە لەو هەردوو لە کێوی بڵێن ئەمە کوێی پێڵێ سەڵبات و لەو چەماوانە چەند کەسان مانەوە ئێوە ئێمە دوایان هەر 5 کەس ماینەوە کێ بوون من خۆم ئەوە یاسین شێرزاد کامیل آخر ئەمانە ماون شکول ئێستا سیان ماماوین ئەی دوانەکەی دوانەکەی شەید بوون کێژە شەید بوون کاک مادی و کاکاوە باشە بە زۆری لە سەڵبات و بوونیا لە چەمەکە ئێمە یەکەم جار لە سەربات و بووین دوای کە هەموو ڕۆژێ جاش دەرەچوو جێش دەرەچوو هاتینە بنی جێیشەکەەوە یعنی بنی جێیشەکە جێگایەکی
شپەی ئەوەی ناکرا کە شتێک لێرە هەبی باشە ئەی نان ئەی ئاو ئێمە ئەو کاتە خەڵک کە خەڵک پێش ئەوەی ئەنفال بێ و بڕوا خەڵک هەر لە جێیشی لەم بەعسیانە ترسان لە دەرەوە هەمووی بنکەی هەبوو خانووی هەبوو غەرازی لە دەرەوە دانابوو بۆ ئەوەی حاڵاتێکی لێ قەومان بەست ئارد و برنج هەموو قوتوی ڕاعی هەبوو ڕۆنە بەڵێ ڕسمی جارێکیان سەی بابا هەزار ڕەحمەتی لێبێ پێشمەرگەیەک بەناوی ئەحمەد دێت بۆلات بەڵێ ئێمە لە سەڵباتوو بووین شەو مانگە شەو بوویتی سەرمان کرد و زەلام لە خوارەوە دوو چەکدار بیاوان کەرە سپیان پێ هاتن بەرەو لای ئێمە ئێمە لێمان خوڕی کێن زەلام وتی بابە ئێمە سەی باباین هاتوونە بۆ لای ئێوە هاتن ئیتر ئێمە لەو کاتە حیوانێکمان سەر بڕی بوو هەتا تەخنە 4 ڕۆژ لامان بوو دوای گەڕانەوە هەتا یۆڕەش لەگەڵیانە ڕۆیشتین لەوێ چوونە ئەو بەرەوە ئەو کوڕە ئەو کاگە ئەحمەدە سەریان بڕی بەداخەوە زۆر بەداخەوە هەتاکەی یاسین پێشمەرگەیە من هەر لە هەشتا پێشمەرگە بووم دوای هەتاکەی ئیتر پێشمەرگەی بۆ کورد من هەتایە هەر پێشمەرگەم هەر پێشمەرگەم و هەر پێشمەرگ گورە دوبا قوڵم وەزانە برا وای وای بێر وەزانەوە بێر وەزانەوە جایان دەگوەریان داوەبان برا باوکەکەم جاو مەزدەوە ئەو ڕێباری کەتوە گیان براکانم بەخوا دەمان بین پێوە بیم وەڕایار بەخواکەگە ڕێم نەگەوتە نەژە ڕێم نەگەوتە بێ کورا دەرەک زۆرە کاگە گیانغاڕە قرسەکەم بەخوا لاوەڕوانێ لاوەڕوانێ ورادەکەی قەشقە بەخوا گیانەت بالەکان وەجوەرە زانێ وای نیشتیمان کوێر بم جارێکتر کناچەکانی قەشقا گۆزە لەسەر شان و ئاو ناهێننەوە لە کانی لە نوگرە سەلمانن وای نیشتیمان کوێر بم جارێکی تر مامۆستاکانی قوتابخانەی قەشقا بە زەنگوڵا جارێکتر خوێندکارەکان ئاگادار ناکەنەوە لەوێ ون بوون لە نوگرە سەلمانن ئای نیشتیمان شوانەکانی ئەم مەملەکەتە و سەڵبات و ئێستا ونن مەڕەکانیشان هەموو دزراون لای جەیشی عێراقین ئەوان دزیان وای نیشتیمان بە دوای جانتای خوێندکارەکانە ئەگەڕێم لە قەشقا هیچم دەست ناکەوێ ئای ئەنفال چیت بە مەملەکەتی کوردەواری کرد و قەتیش بیربان ناچێتەوە قەت ئەم مێژووە کوڕا و کوڕ وەچە بە وەچە بیرمان ناچێتەوە ئەو زوڵمەی لە کورد کرا مێژوو شەرمی لێکات قەشقا 102 ئەنفال کراو گوندی قەشقا 33 شەهید گوندی قەشقا چەند جارێک بردومان کرا و سوتا و کاول کرا بەڵام نەمرد سەری بەرز هەستایەوە سەر پێ و ئێستاش کوڕەکانی نووسەرن کوڕەکانی دکتۆرن دوو دکتۆری ئەم مەملەکەتەش هی قەشقا ئەوانیش ئەنفال کران بینە بەڕێز و خۆشەویستەکان قەڵەمەکەم لە ئاستی ئاوای قەشقا کەوتۆ و فرمێسکی حرفە ڕژێ بەڵام کۆڵمای ژیان هەر بۆ ئێمەیە سەربەرزی و گەورەی هەر بۆ ئێمەیە ئێستا مناڵەکان دەچنە قوتابخانە کەنیشکەکانیش لێوێیان گۆزەکانیان پڕ ئاو ئەکەنەوە جارێکتر مامۆساکانیش دێنەوە قوتابخانە و دەرگای قوتابخانەکانەکەنەوە ئێمە نامری قەش نامرێت سەڵباتوش سەری بەرزە و وێڵەش هەموو گوندەکانی ناوچەی قارکەرم لێرە کۆتایی بەرنامە ئەمجاری نێتا بەرنامەی ژیانوشتری کوردستان ئەمە گومانی تیان نییە کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو کوردستان نیشتیمانی ئێمەی کوردە و هیچی تر
پێشمەرگەش تاجی سەسەری ئێمە و شەیدەکانیش ئەنفالکراوەکانیش تا ئەبەت ئێمە سەری تەعزیبیان بۆ دانەوێنین. سڵاو ئەنفالکراوانی کوردستان، سڵاو شەهیدانی کوردستان، ئێوە نیشتیمانێکتان بۆ ئێمە بە خوێن نووسیەوە هەتا هەتای ئاڵەکەتان شەکاوەیە. بمێرن بەخێر، ئێمە لەبیرتان ناکەین، خۆشمانەوێن بەخوا. سڵاو.